لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی کامبوونەوەیەکی خێرا و بەرچاوی بەخۆیەوە بینیوە و ڕۆژانەش گۆڕانکاری بەسەر نرخەکاندا دێت. کۆمپانیاکانی هەڵ و گۆڕی دراو هۆکاری دابەزینی نرخی دۆلار بۆ سیاسەتی نەختینەیی بانکی ناوەندی عێراقی دەگەڕنەوە و بەو پێی ڕۆژانە بڕێکی زیاتر لە پێویست دۆلار دەخاتە بازارەوە. وەڵایم پێم وایە ئەگەر بەڕاستی و کۆسان سۆریکە لەسەر بانکەکانی هەرێمی کوردستان لاچووە و ینی ڕۆژانە دۆلار بێتە هەرێمی کوردستانەوە من تەسەورەکەم دۆلار زیاتر دابەزێت، چونکە یەکی تر لە هۆکارەکانی ئەوە حکومەتی عێراقی سعری سابتی دۆلار کە عەرز دەکات لە بانکی ناوەندیە 190ەیە. من بۆ چوونم وایە حکومەتی عێراقی ئەمە جێوە بێ سعری دۆلار دابەزێنێت تا 190. ئابووری ناسێک وێنەکە بە گەورەتر دەبینێت و دەڵێت دۆناڵد ترامپ لە پلانیدایە لە ساڵی 2018دا بەهای دۆلار لە سەرانسەری جیهاندا کەم کاتەوە. بەو کارەشی دەیەوێت سەرمایەدارەکانی ئەمریکا بگەڕێنێتەوە بۆ نێوخۆی وڵاتەکەی. لە لایەکی دیکەشەوە ئەو ئابووری ناسە پێی وایە حکوومەتی عێراقی دەیەوێت بە فرۆشتنی بڕێکی زۆر لە دۆلاری ئەمریکی ڕێژەیەکی زۆر دیناری عێراقی بگەڕێنێتەوە بۆ بانکەکانی. ئەوەی کە لە دوای لە کۆنگرەی داڤۆسا کۆنگرەی ئابووری داڤۆسا یایوتیە ئێمە پێشوازی لە هەموو ئەو مستەسمیرانە کێنەوانی و بەرهێنانەکەن سەرمایه‌گوزاریەکەن لە ئەمریکا و لەمە دو هەموو هەوڵەکەین بۆ ئەوەی سەرمایه‌گوزاریەکان لە ئەمریکا هەموو ئەوانی دەرەوە بگەڕێنەوە لە سینەوە. دیارە ئێستا ململانێکی ئابووری بەهێزیە لە نێوان سین لەگەڵ ئەمریکایە و هەر یەکەیان یانێ ئیستیقطاب و زۆرترین سەرنجی ئەو کەسانی سەرمایه‌گوزاریەکەن بەلای خۆیان ڕابکێشن. بەشێکی زۆر لە سەرمایه‌گوزارانی ئەمریکا و سەرمایە ئەمریکا چۆتە سینەوە، ئەوێت ئەمانە دووبارە ڕابکێشێتەوە. دابەزینی نرخی دۆلار بۆ هەرێمی کوردستان کە هەرێمێکی هاوردەکار و داهاتی تاکە کەس تێیدا کەمە پێشهاتێکی باشە. بەو پێی هاوڵاتیان توانای کڕینی شتومەکیان زیاد دەکات تا ڕادەیەکیش نرخەکان هەرزان دەبن. بە پێی زانیاریەکان لە ئێستادا بانکی ناوەندی عێراقی 100 دۆلار بە 119,000 دینار دەفرۆشێتە بانکەکان. بە بڕوای پسپۆڕانی بواری ئاڵ و گۆڕی دراویش چاوەڕێ دەکرێت نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی زیاتر دابەزێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.